سلاوریز بینرین هجا جستدین دنگ امریکا لواشنطن پایتخت از بخیراتنا ودکم دخلک که نو جبرنامه هفترنگ و دست به گرک نو دکن دناو بخ چاندو هنرا رنگین امبری خو بدن باجار سلیمانی و هرن سردانا هنرمند هجا انور قرداغی و لچیروکاوی به موزیک را تماشا بکن دامزراندنا تیپا سلیمانی اورولا و د آفراندنا شیوازکی تایبت به موزیکا کردی و پیام نیرا ما سنور کریم افیچر بو ما آماده کریه. زیاتر لە 6 ساڵە میوزیک بووەتە هاوڕێی سەرەکی ژیانی ڕۆژانەی و دەست و پەنجە لەگەڵ ئاواز و میوزیک نەرم دەکات. هەک بە هونەریەکەی کردوویەتی ئەستێرەیەکی دیاری مۆسیقای کوردی. مامۆستا ئەنوەر قەرەداغی یەکێکە لە مۆسیقارە دیارەکانی کوردستان و خاوەنی هەزاران ئاواز و بەرهەمی هونەریە. لە گۆشەیەکی ماڵەکەیدا ستۆدیۆیەکی دروست کردووە بۆ تۆمارکردنی بەرهەمەکانی. من ناوم محەممەد ئەنوەر عومەر محەممەد قەرەداغی ناوی ڕسمیم، بەڵام نازناوی هونەریم ئەنوەر قەرەداغیە. 23 دووی 1946 لە شاری هەڵەبجەی شەهید لەدایک بووم. تا سەرەتایی مناڵیمە بیرمە خستمە حوزەی فەقیهان، دوایی کە خستویانە مەکتەب تا پۆلی سێ لە هەڵەبجە بووین، لە دوای تر هاتیێنە سلێمانی دانیشتین. هەر لە قوتابخانەی مامۆسیانەوە دەستم کرد بە کاری هونەری واتە لە ساڵی 1960ەوە 23/5/1960 تیپی سلێمانی تیپی مۆسیقای سلێمانیمان دروست کرد لە شاری سلێمانی و تا ئیسەش بەردەوامین. بەردەوام لە ئیشکردن لە سۆدەکەی خۆم بەتایبەتی زیاتر بەرنامەی باشم هەیە بۆی کەوە احتیمادم لەسەر خۆم بێ زیاتر، تەنها من ڕەنگە احتیمادم لەسەر گۆرانی بێژەکان یاخود کۆرسێک بێ کە لە یەک دوو کەس پێکات بن، ئەویش تر هەموو شتەکان خۆمێکەم و ئیشی جوانیش دەتوان دروستکەین لێرە. بەرهەمە هونەریەکانی مامۆستا ئەنوەر خوێندنگایەک دەبێت بۆ نەوەکانی داهاتوو تا بتوانن ئەزموونەکانی بکەنە ڕێچکەی کاری هونەریان و پەرە بە هونەری کوردی بدەن. مامۆستا ئەنوەر تەنیا لە دۆخی ئێستایی هونەری کوردی نیگەران نییە، بەڵکو ئاوڕنەدانەوە لە ڕەنج و ماندووبوونی هونەرمەندان یەکێکی دیکەیە لەو نیگەرانیانەی کە ڕەنگە دڵی مامۆستا ئەنوەر و زۆر هونەرمەندی دیکەی داگیر کردبێت. بەڕاستی ئیشی جوان هەیە، بەڵام ئیشە جوانەکە زۆر کەمترە لەوەی کەەوە ئەیبینین لەو لێشاوی هەیە. خەتاکەش خەلای هەموو میدیاکانە ڕادیۆیان و ئەم کەناڵانە ئەبێ بەرنامەیان پڕکەنەوە، لەبەرەوە هەرچیکیان بۆ بێ ئەیخەن ناو بەرنامەوە، ئیتر سێەوە ناکەن ئایەمە چیە، ئایەمە باگراوندی چییە، ئایا ئەمە چەند توانای هەیە، ئایا ئەمە چەند ێزانە قسە بکە کە قسەی شێگەڵەکە وەڵام منەمێ بەرنامە پڕکەمەوە کاتەکەم پڕکەم با 24 ساعت نەبێت 12 ساعت بێ، با 12 نەبێت 6 ساعت بێ، بەڵام شتێکی بە پێز بە میلەتەکە. ینی فەوزایەکە ژین ئەو فەوزایە سەری لە جیلی داهاتوو شێواندووە زۆر. من خۆشبەختم بەوەی کە جیلی خۆمان جیلێکی شتێکمان تەقدیم کرد بە کۆمەلگا، بەڵام بەزەین بە جیلی داهاتوایەتەوە. ئەزانم هیچ چەمپیۆن نامێنێ بۆی کەەوە تەقدیمی ئەمە کۆمەلگایی بکەن. دامەزرانی بەشی مۆسیقە لە پەیمانگای هونەرە جوانەکان بە سەردەمێکی زۆر سەختە ڕۆشت، بەڵام بڕوام بەوە بوو من هەموو شتێک ئەگەر لە خۆتۆ دەست پێکەی بێ لە بزماردا قوتینەکە دەست پێ بکەی تاکۆی کەی بە خەونێکی گەورە. ئەمڕۆ الحەمدوللا ئەو خانۆ گەورەیە بینین
لەگەڵ ئەو هەموو ناڕەحەتی و نەهامەتی کە دیمان دڵخۆشم چاوم گەشە بێتەوە کە ئەو خوێندکارانەی بینم لەسەر شانەوە بۆ توانە جوانیانەوە. ئێستاش هەڵکشانی تەمەن مامۆستا ئەنوەر قەرەداغی دوور نەخستوێتەوە لە مۆسیقا و ئاوازی کوردی، بەڵکو بۆ بەرهەمانەی بەخشیویەتە کاروانی میوزیک و ئاواز مۆرکی خۆی لە هونەری کوردی داوە. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی. بینەرین هێژانها ئەمبەرێ خwe bidin İstanbulê li ba hunermendeke Kurd got karî bû di demeke Kurd te cihê xwe di nav civatê de bigire û şêwaza xwe di nav hunera Kurdî de bela bike. Stranbêj û awazdaner Berfîn Aktay bi behreya xwe ya hunerî bala xelkê kişandiye. Berfîn niha bi rêka Skype mêvana bernamameyê. هنرمند برفین اکتای gelek spas بۆ بەشداریبوونە te بەرنامە هەفت رەنگ. gelek sava ez jî spas dikim ji bo mazûbaniya we. Gelek spas em şad bûn bi dîtina te gotibû mêvana vê bernamê rastî kêfxweş bûm em te dişopînin karê te gelekî balkêş û xweş jî ji bo civata Kurda got li gelek ciyan Kurd li dengê te guhdarî dikin. Berfîn ez dixwazim ronî bînim ser dema korona got rastî gelek ziyan giya hunermenda. Gelek hunermend konsertê wan rawistiyan nikarîbûn gelekî berheman biafirîne. Lêvelê tu ji wan kesa bû gote ew demahan tevkar anî bi awayekî baş stranê te bi taybetî jî ser YouTubeê ser tora medya civakî gelekî bela bûn û gelek şopînerê te çêbûn. Ew çîrok çawa bû? Bilê gava gomrod nav aloziyekî de be û her çerrê hebe tikarî bi lê bigerî ku tu xwe ji navê aloziyê xilas bikî ew a muhîm bû. Tiştekî ji destên vê tune bû ji ber wêna me xwast di nav wê gelemşê de ez karim çawa xwe xilas bikim yan ez karim wenakê çawa ji bo karê xwe bi kar bînim biçekî bi wê niyetê bi wê xwestekê min gav avêt û ez li Stenbolê dima gava nexweşî li Tirkî jî belav bû û qedexê ewil dest pê kirim meha adarê ez derbasî cem malbata xwe bûm li wê dirê min odeyekî pêşî ez nêzî çardeh roja di karantîna mam di wî caxî de her rojekî karantîna de min xwast ez stranekî parve bikim wî caxî min wek çalakiyekî dest pê kir arastî ji bo balkişandina ku mirov di piçekî li ser tenduristî û ew têkiliyên civakî jî ji bo li ser bisekinin min wek xwast ez jî wek hunermendek wek em bêjin karkerekî hunerê ku li ser medya civakî piçek em dihat nasî me jî me xwast em rola xwe bi vî rengî bilîzin ku em bal bikişînin li ser vê nexweşiyê gerek em çi bikin. Herkes ji alî xwe bangewazî dikir min jî ji alî xwe bangewazî kir. û me çalakiyekî dest pê kir çardeh roj ez di karantîna dimam her çardeh rojî min stranek min xwend û ez tenê bûm min diya min çîbû mala birê min û ez li mala diya xwe bi tenasirê xwe bûm tikî tenê zaten ez û tembûr bûn yani tiştekî dî tune bû. Her roja xwe min vî rengî derbas kir paşê bertekê vegerê jî pir xweş çêbûn yani di wir de min dît gelek kes bi rastî hem stresek mezin heye hem derûniya gelek kesan ber bi nebaşiyê ve diçe tirsek heye kavê çawa bibe ji ber ku cara ewle di nava cîhanê de belkî em bêjin tesîrek wisa Kurd ku hemû cîhan dibin tesîra xwe tiştibû derketibû herkes bi tirs bû êgo em bêjin diçûn êrişî marketa dikirin û tişta distan digot em nikaribin car dî ji mal derkevin bes me xwast wisa biçek em aramiyê têxin navê tesîra xwe me bî lê xwast em bigihînin û paşî wisa bû wek çîrokekî wisa dirêj kir. Gelkî xweş rast e. Stranê hunermenda dibêje gelek cara di nav xebatên te de. Stranê te jî taybetî hene lêbelê di stranê hinek hunermend gotine taybet jî
هنرمندی کرد سوریه کرد روجاوا گو جوانا و هنرمند سعید یوسف محمد شیخ و تسرانی وان گوتن و براستی استرانه او استرانه گوتن گلکی بلابون دناف جوات ده خلکی جی حسکر و گلک جاراجی دوباره دبیجن ایگو نزانه پی اورجینالاوی کی جوان هی گوسترانا تیه او گریدانا به ویش شوازا هان شوازا کردین سوریه شوازا کوانی تایبت هیه جدایی هنکی شوازا کردین ترکیه یانجی بشیندن چه گریدان چه هشت گوبریت آلی وانسترانا هره موزیکا وی گوتنین وی یان گوتش بلاتش نسیبینی تنزیکی قامش و تنزیکی سینوره از باورم تیسرای پرمزنه جبرکو از کچک سینوری من یعنی ام بیجن هرچقا سینوره کتی ناب دو ولاتا دی باجارادا ام نابیجن قامش رو آن نسیبینی ام دبین سرخط و بنخط يعني او تاني يك باجارة يك چاند يك بيجن مربي هبن حمي خودية هبن بس تاني او سينورة كي دولتي خستينا بره هي جبروا او خطة يعني ابن خطة سر خطة از تخمين دكم بچكي تسيرا زمان هبه جبركو زماني ما و ام بيجن آلي روجاوا آلي قامشو گلك نزي هبوية از ببلکی باندوراوی هبه وکیدن من بنگها خویا موزیکی تسیرا خویا موزیکی مش اول جبابه وقت از هر جهی بناد بجم جبرکو جهه کی تایبت جیانا من روشا حس کرنا بابی من موزیکی لوما او چه گهدار دکر ماجی او گهدار دکر او چه ری پیش ما دکر ام دو شو باوی چون وی چه ما پیر دکر ام بگوری زانبونا ویناتا بچون هنرمند برفین اکتای گلک سپاس بو بشداری بوناتا برنامه هفت رنگ گلک سابن هفت مالابا عاشق خورم تو هادی برچابیم جیان برونا آسو بیریوانی راب جوتیار من تو نوی و بدهن سترانین دن ده جهی خود ناف جواتا کرداده گرتنه و تا روژا ایروژی هر ده جواتی ده تین گوتن اف برهمین هنرمندی هیجا تحسین طاهانه اف هنرمندی گو باندورک مزن لشیوازا سترانا کردی یا نوکریه سلام بالایی بو هفت رنگ اف راپورت ده درباری نمر تحسین طاهاره آماده کریه وي دنياي وي دنياي وي دنياي وي دنياي تحسین طه خدان استرانا هفچرخا کردیه یک جوان هنرمندا بو یم پیو آواز برهمت اینان خدان خو هلوی سنتوی بوی دو قوناغین هستیار دا ده سالین هفتیا و هشتیان دا ابروک از ده تایبت لسر آوازدانانه شلای تحسین طاهیوه و چوانتی هل بجردنا پیوا بسترانید خو یازانا تحسین طاها یکم کسش دوره چوی پیمانگه هنر جان هرچنده بشی موزیکی ویرانه گشت بس چو بشی شانوی لسر خاطر ده نزیکی موزیکی بید اویل بری خوفیری سلیقه و نغمت استرانا کرن جبر هنده مسترین هنرمنده کو برفرهدین ستران بو خود آناین وک آواز و شاعره که چلنگی دانانا شعر استرانه بو تحسین طه جمال باتک هنری بوید مالا خدا براو خوشکنوی وکا کورس و وکا موزیک جن دگل دا تاری کاربون جبو پیشکفتن استرانا کردی تحسين هر زي تقريبا بو بابك اجبر بابي ما هر هفته بچاره امر خوده که رو دیفرا سال تمام نبود دیگه ما جیمل به جماعه اوشینا بابي ما بو والمكر ام همي يعني اجرتين وتقريبا ام بوينا وكي تيبا كموزيك ككورس وكموزيك جانجي المال
و جا هندی تو برای خود به و گوی خوب ده او سترانت برای وید کو هاتنا لیدان تبینی دنگت هن الپشتوی کورسن او ازم و کامیران و خشکا کامنا بجیک امین کورس بوی هنگی چه فرقه و تیپ و او نبون کو و بول پشت راستین و ده بیس موسیقی بو بجنن بو پشتی هنگی سالت هفتیا امش علمتينا الجنين يجي كاميران وكمان بو من از كمان عود و ساز مليدا ام رابن ما هاري كارياوي جيت كر بجنين يجي erkek eser şanet me tibeten em bo hemî roşenbîr û hunermendan yê xizmetgerî em ya pîtîfî û bikin rojên ma bêne saxkirin dîsan eger ciyanê da min jî bêne xelat kirin ev erkê me wekû saziya roşenbîrî ew berhemên Xwedê ji razî tehsîs dahayê pêşkêşî miletê xwe kirîn ez bawerim xizmeteka mezin hakirî eger ji layê Sıranet helbijartina stranê yekem sehkenê çendîn sıranet Xwedê ji razî çi ev Sirojtê Kurdistanê çi çiya dol û nihal û viyana axê û viyana gencî bo welatê dîsan tête hejmartin ku serkêşî strana niye dîsan serkêşî strana bijîn ya cevengî ku ew xizmeta wî kir ez bawerim em hindî bikin jî em derheqê wê xizmetan derkin تحسین طه لسال 1941 جداگ بویو لسال 1995 وقرات داویه کریه و الآمدی باجر جداگ بوناوی بخاکات یسپاردن سلام بالایی دنگ امریکا دوهاک بینرین هجا ل آمده جی پیام نیرامه خدیجا فرقین راپورتک ده درباری سینماکارا کرد لیسا چالانده آماده کریه اف هنرمندا گویک جی قربانین تقینا داعشی بو لآمده دی سالا 2015 ده گو هر دو لنگیوی قطبون دوی تقینه ده که امل بشکی جی چیروکاوی تماشا بکن من سر خود فکری و سر جیانا خود فکری اما زیده درفت نبوده از تکل نافکارا خباتا و پر اکتیف بخبتم دورا اتولیه کی پیکات جبرکو هر تشت ایدی بو زوم سر زومه hatsas kırın. Atölye gibi VR yani filme VR çavatı keşane. Ejitevli atölye bu. Duram mesela ku te VR çava film te keşane min fer bu. Duram go VR binge ha xo ser empatiye girtiye u te kese ku nikanin empati be kesedin ramke. Vek kamera ji vek perspektif ji vek rebaz ji be vi have derketi orte mi ji go tam mesela من شو ایکو از درد من مزن سر مثلا empatiye از VR وای از فیر بوم از رابم فیلم کی VR بکشینم هم درد من هم کار سینمای پر مینیمال جی درفت من زیادت نی جی مال دما کووید تا فیلم کی VR کشاندم سر خو سر جیانا خو پر کورتن لی جبوی من گرین بو جبرکو yani beşa sinemay her ilk zedel bandorlu insan adı beşa sinemaya hem goh dibi hem çav dibi ne hem te betir dikani his biki ku müzik ji hebe betir te kurji dibi mecra bu filme siseban çekir dmala xuda da oda xuda u ser ku ser mijara ku sinore min çuqası dmala min da ji sinore min çavet hatisas kirin jber kese berasten berasti dmala xuda ji te نه آزاده به تنه سر خونه کانه بجی جبر کو مال به ویاوی ناتی ساز کرن در و به ویاوی ناتی ساز کرن ev jî boy min derdekî bû min jî rabû filmekî seban çêkir wer min dest pê kir filmê seban çêkir dûra çend proje dinê jî hebû ez wek aktif tevlî bûm filmor wek jûrî ev di sal ez buwar dixebitim ew jî navnetevî filmê jina nîşan didin bi vî rengê min tîsa dest bi kar û xebat kir îjarê ji ber her tişt zûme wer nehewceyî tu derkevî bigerî jî li mala xwe da filma çêdikî tu mala xwe dixwînî tu mala xwe tevlî civîna dibî hem firsetekî ji min çêkir ev tişt ji boy min baş çêbû hem jî min bêtir potansiyela xwe jî nas kir ka ez dikarim çi bikim bi vî hawê dikam bim te hêlîwînê pozîtîv bi vî rengê çêbû Dura piştê Covid jî xelas bû filmekî min ê pir berê min kişandibû lê min qet neşandibû ciyekî ji ber ku teqîn çêbû
من dev jê berdabû filmê zimanê çi ye ser zimanê Kurdî asimilasyona Kurdî bû ji bo projeyekî Mor Meridyenler ser Rosa Kadın Derneği gihiştin bû xwastin teblî vî projê bibin min filmê xweşand ji wara dura ew film çû Venedîgê jî li Venedîgê hat nîşandan û gelek navnetevî jî festîvalê navnetevî jî wek proje yani ser Rozayê hat nîşandan û gihîşt gela jî ji bo min baş bû servan şez tevlî festîvala bû min însanên nû nas kirim yani wek aktif ketim pîsa karê sînemayê. Lê Mozexana Smithsoniya beşê Asya peykerekî Xwedayê Hindosî hate nîşandan ev peyker ji 600 salî ve li çiyakî Kambodya ve hatibû çêkirin got bi xwe pir girîng e bo ola Budî. نزیکەی 1500 ساڵ لەمەوبەر پەیکەری مۆنومێنتی خوداوەندی هندوو بە ناوی کریشنا لە شاخی پیرۆزی فنۆمدا لە باشووری کەمبودیا تاشراوە. لەم دوایانەدا پەیکەرەکە پێشەوەی لە ئەمریکا نمایش بکرێ بردرابووە فەڕەنسا و بەڵژیکا و ئیسپانیاش بۆ نمایشکردن. لە ئیستاشدا پەیکەری کریشنا لە پێشانگەیەکدا لە مۆزەخانەی نیشتیمانی هونەری سمیتسۆنیەن لە واشنگتۆن نمایش دەکرێت. ئێمە لە ڕاستیدا شوێنی سەرەکی پەیکەرەکە دەزانین لە پەرستگایەکی ئەشکەوتدا لە شاخێکدا بووە ئەمە بەڕاستیدا مەزرێنەرێکی تایبەت بووە بۆ ئێمە کەواتە ئەوەی ئێمە لەم پێشانگایە دەکەین ئەوەیە کە هەوڵ دەدەین دیمەنە ڕەسەنەکە و تەواوی ئەو کولتورە ئاینی و کۆمەڵناسیەی کە ئەم پەیکەرە تێیدا خوڵقاوە بهێنینە ناو مۆزەخانەکەمانەوە. پێشەنگەکە لە ژێر ناونیشانی ناساندنی کریشنا و گەشتێک بۆ چیای پیرۆزی کەمبودیا لەلایەن کارمەندانی مۆزەخانەی کلیڤلند و مۆزەخانەی نیشتیمانی کەمبودیا لە شێوازە ڕەسەنەکەیدا لە واشنگتۆن دیسی دروستکراوەتەوە. پێش سەدەی 13 وڵاتی بوودایی کەمبودیا سەردەمانێک وەک شانشینی هندوو پڕ بووە لە پێکهاتە و پەیکەری هندووی. ئەم پەیکەرە کریشنای تەمەن 8 ساڵان پیشان دەدا کە تەنها بە 1/5 شاخێکی بەرز کردووەتەوە بۆ ئەوەی گوندنشینەکان و ئاژەڵەکان بپارێزێت لەو زریانە توندانەی کە خوداوەندی تووڕەی باران ئیندرا بۆی ناردوون. لەم وێنەیەدا کریشنا دەبینرێت کە خەریکی بەرزکردنەوەی شاخەکەیە لەم دەشتە لافاویە لە دێڵتای میکۆنگدا. ناوچەیەک لەسەر بنەمای کشت و کاڵیە و پشتی بە بارانەکانی وەرزی بەستووە. ئەم وێنەی لافا و زریانە بەڕاستی بەهێز دەبێت. کەواتە هەبوونی ئەم پەیکەرە جوانەی کریشنا کە تەنها لە ناو ئەشکەوتێکدا وەستا بێت وەک ئەوەیە بەڕاستی شاخەکە بەرز بکاتەوە. دەبێتە نیشانەیەکی زۆر بەهێز و سیمبولێک بۆ پاراستن. کۆمەڵگە هاوچەرخەکانی کەمبودیا لە سەرانسەری جیهاندا زۆرینەیان ئاینی بوداییان هەیە و زۆربەی شاکارە دێرینەکانی هندووش وەک کریشنا و پەرستگاکانی ئەنگۆرکوات لەگەڵ شێوازی ئاینی بوداییەکاندا گونجێنراون. لەم پێشانگایەدا هەروەها فیلمێکی دۆکومنتاری سیخولەکی نمایش دەکرێت کە باز لە ئاینی بووتا و چۆنیەتی ڕۆڵی شوێنە ئاینیە دێرینەکان دەکات لە ڕزگارکردنی 4 ڕزگاربووی کەمبودیا لە دەستی ڕژیمی کۆمونیستی خێمرە سوورەکان کە لە کۆتایی هەفتاکانی سەدەی ڕابردوودا زیاتر لە 1.7 ملیۆن کەسیان کۆمەڵکوژ کردووە. توانیم کورتەفیلمێکی داکومنتاری بە ناوی سەتوک دروست بکەم چونکە کاتێک دەچیتە پەرستگەکەوە و دەتەوێت نوێژ بکەیت هەمیشە 3 دەڵێیت سەتوک سەتوک سەتوک. لۆنگ ئۆن پڕفرۆشترین نووسەری کتێبی یەکەم جار باوکمیان کوژ یەکێکە لە 4 ڕزگاربووەکەی فیلمی سەتۆک کە بە هاوبەشی ئەنجێلینا جوڵی ڕووداوەکان دەگەڕێتەوە. ئەو دەڵێ ئەم پێشانگایە شانازیەکی گەورەیە بۆ کەمبودیا. زۆر دڵخۆشم کە دەبینم خەڵک بە ناو پێشانگەکەدا داڕۆن و چێژ لە هونەر و کلتوری خمێر و موسیقا و دیمەنەکان وەردەگرن چونکە ئێمە وەکو خەڵکی خمێر دەزانین کە کەمبودیا چەند جوانە. پێشانگای ناساندنی کریشنا و گەشتێک بۆ شاخی پیرۆزی کەمبودیا تا 18 مانگینۆ بە شێوەی خۆڕایی لە واشنگتۆن دیسی نمایش دەکرێت. پەیکەرێکی پەیکەرسازی ئەمریکیە ناسکری جێف کۆنز وێ تێکەوە مەزادا هونەری لە لەندۆن ji bo danheva alîkariyê ji bo Ukrayna lê gorî şarezayê mezatxaneya Kristî dibe got buhayê wê ji 6 milyon pound sterlînî ta 10 milyona bike.
ئەم پەیکەرە پۆڵاینە دەکرێت دەست بە جێوەکاری یەکێک لە بەناوبانگترین هونەرمەندانی زیندوو جیف کۆنز بناسرێتەوە. مەیمونی باڵۆنی ماجەنتا کە بە ڕەنگی کانزای پەمەیی دەدرەوشێتەوە لە خانەی مەزادی ئاشکرای کریستی لە لەندەن دەخرێتە مەزادەوە. ئەم پەیکەرە لەلایەن 2 ملیاردێری ئۆکرانی ڤیکتۆر و ئۆلینا پینچۆکەوە بەخشراوە و ئەو پارەی کە بۆی کۆ دەکرێتەوە بەرەو کۆمەکردنی یارمەتی مرۆیەکان بۆ ئۆکرانیا تەرخان دەکرێت. مایەی شانازیە بۆ کریستی لەگەڵ ڤیکتۆر و ئۆلینا پێنچۆ کاربکە لەسەر فرۆشتنی ئەم پەیکەرە سەرسوڕهێنەرەی جێف کۆنز کە پێی دەوترێ مەیمونی باڵۆنی کە دەربارەی بێگەردی خۆشی منداڵیە بۆ ئاهەنگێڕان. گومان ئێمە ئەم پەیکەرە دەفرۆشین بۆ یارمەتیدانی ئۆکرانیا و پشتیوانی لە هەوڵە مرۆیەکان. پەیکەرەکە لە گۆڕەپانی سان جیمز لە نزیک بارگای سەرەکی مەزادخانەی کریستی لە بەریتانیا لە لەندەن تا 3 مانگی حوتی ئەم ساڵ دادەنرێت. ئێمە هیوادارین خەڵک بێن و ببینن و چێژی لێوەربگرن لە نێو دار و درەخت و لە ژینگەکەدا ببینن کە بتوانن لە ماڵەکانی خۆیان بێتە بەرچاویان. کۆنز لە ساڵانی هەفتاکانەوە دەستی کردو بە گەڕان بە دوای دووبارە دروستکردنەوەی شتە ناوازەکان وەکو ئەم پەیکەرە. 7 ساڵیشی خایەن بۆ دروستکردنی مەیمونی باڵۆنی ماجەنتا لە 2006ەوە بۆ 2013 کە یەکێکە لە 5 مەیمونی باڵۆنی ناوازە. وا مەزەنە دەکرێت بە بڕی 6 بۆ 10 ملیۆن پاوند بەهاکەی بێ، ڕەنگە بە لەوە زیاتریش بفرۆشێ. دوایین جار کە پەیکەرێکی جێف کۆنسمان لە شوێنێکی هاوشێوەی ئەم گۆڕەپانە فرۆشرابێت لە ساڵی 2008 بوو بە 25 ملیۆن دۆلار. مەیمونی باڵۆنی ماجەنتاش زۆر سەرنجڕاکێشەرە بۆ سەردانکەرانی گۆڕەپانی ساین جیمز لە لەندەن. زۆر دڵخۆشکەرە چونکە بە بەراوردکردنی ئێرە ژینگە و باخچەیەکی سەوزە لە ناوەڕاستی لەندەن. ئاتێشاش پێشتر کاری کۆنسی بینیوە بەڵام لە بەریتانیا نەبووە. ئەوە پارچەیەکی جوانە، زۆر جوانە کە کاری کۆنس لە دەرەوە و لە لەندەن ببینین. من کارەکانیم لە پاریس بینیوە، زۆر جوانیشە کە هاتوونەتە ئێرەش. وابزانم خەڵک بەڕاستی چێژ لە بینینی وەردەگرن. ڤیکتۆر و ئۆلینا پنچۆک بێوچان کاریان کردووە بۆ گەیاندنی یارمەتی مرۆیەکان بۆ ئۆکرانیا کە ئەوەش هەوڵێکی دڵسۆزانەیە بۆ ئەوەی کاری هونەری مەیمونی باڵۆنی ماجەنتا لە کریستی مەزاد بکرێت بۆ پشگیریکردن لە هەوڵە نائاساییەکان تا بەهای ڕاستەقینەی هونەر بۆ خزمەتی مرۆڤایەتی بەکاربێت. بینەرین هێژال وێدە ئەم گشتن داویە گەڕا خود نابەختی چاند و هونەرە ڕەنگین حەتانی گەڕێک دن هەر شاد و بەختەوەربن.